ڕێز و خۆشەویستی بەڕێزان، ڕێز و خۆشەویستی ئێستا هەندێک قسە و باز دەکەین. لەسەر کۆمەڵێک بابەتی نوێ و سەرنجڕاکێش کەیتر چ بکەین ناوڕێیان لەسەر من زۆر کۆ دەبتەوە ناچارم ئیتر بیکەمە لایف لای ئەوە ئیتر بە پێی توانە هەندێکی ئەوە دەکەین. هاوڕێیان بڕوا بکەن ئەو شتانە کە ئێوە نی سەعاتەکەم سوپاسان دەکەم و کاتێک خۆتان لەگەڵ ئێمە بەسەر دەبەن، بەس ئەوە دڵنیا بن ئەمن هەر خەبەرێک لەو خەبەرانە بەشێک لە تەمەن یعنی چەند کاتژمێرێک دێ و دەڕوا خەبەر پەیوەندی بکە و جواب بدە و بە دوا چوون بکە، یعنی قسەک وا سەهل نییە تەدقیق بکە کە خەلەل نەبیتن. ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، خارە ترەمپە سۆریش گەڕاوە، وەڵا ئەخیری خێربی. ترامپ بەڕاستی جێگای خەتەرە. بخۆم پێم وایە کابرایەکە ئەو ئیش لەسە ئەمنی قەومی بەس ئەمریکی تاچی ئەمریکی دەکاتن، وەزعەکە بە باشی نابینم. بەڕاستی کەسیش نازانی ترامپ بەس حەدیە، یعنی ئەوەی نییە تریان کێشەی کورد بەرەو پێش دەچی یا وەزعی گەلەگەرەگەلە خراپ دەبیت. ئەوە دڵنیا بن لەو نوقتەیە یان کێشەی کورد لەو 4 ساڵەی بەتایبەتی کە ئێستا هەموو شتێکیان کۆنتڕۆل کرد. هەرەوەڵ ئەنجومەنی پیران، کۆنگرێس هەمویان کۆنتڕۆل کرد. ئەخیری خێر بیتن هاوڕێیان، یعنی خەمەکەش زیاتر لە ڕۆژئاوایە، زیاتر ڕۆژئاوا و باکوور کە ئایا لە پشتی ئەردۆغان دەکا یان ئەوە تا لێی لە ڕق ڕادەچی، لێی لە ڕق ڕادەچی. بەس ترامپ ئەوەندەی هەیە بەڕێزان، ترامپ کەسەکە حەدیە، زیاتریش ئیش لە بۆ ناو ئەمریکا دەکات، دەرەوەی لاگرنگ نییە. تاکە خاڵێکی پۆزەتیف لە بۆ ئێمە ئەوەیە بەڕاستی کە ئیسرائیل سیاسەتەکانی خۆی لەو زەمانەی ئێستا هاوتەریبە لەگە کورد لە لاوازکردنی کە ئەویش ئەگەری گۆڕانکاری هەیە کە ئەو دژی ئێرانە، دژی عێراقا، مەسەرەن دژی سووریایە، تا حەدێکی تر هەموو ئەوانە ینی خاڵن کە کورد قسەک وەزعی باش بی. ئەگەنا ترامپە ینی شێتە بیگری بڵێ بکشێنەوە چ دەکەی. کابرایەکە بڕوای بە دیموکراسی و ئەو شتانە نییە، بڕوای بە مافی مرۆڤ و ئەو شتانە نییە. ئەو کابرایە بزنسە، بزنسێکە و تەواو. هاوڕێیان بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێسە دەست پێ دەکەین چەند دەقەیەک هەندێک لەو بابەتانەی لەسەر جێلاکی من کۆبوو یان پێم گرنگە قسە و باسی لەسەر بکە باوا بگرێم و من زۆرش پڕ بەدڵ ینی دوور لە مزامەرە سوپاسی هەموو خەڵکە دەکەم کە ئەو بەشە تەمەنەی خۆی لەگەڵ ئەو چەند دەقەیە دێ لەگەڵ ئێمە تەرخان دەکاتن، گوێمان لێ ڕادەگری، ئیتر بەوانێ ڕەخرش دەگرن. کورە برا ڕۆهاوڕێیان بە قورئان زۆر مهمە. وەرە بڕۆنە میدیای سێبەری پارتی، بڕۆنە مەسئولەکانی پارتی وشتی ئیلاهی خەڵکیان پێ دەکە وەڵا دەستان خۆش بی بە جددی مام زاری وا دەچم بەس دەخینمەوە نییە لۆ پێکەنینێت کو قەشمەریان دەکەن، کو قەشمەریان دەکەن. ئەو کۆمنتە خۆشانە کورە بڕۆ لە ناو ماڵی خۆیان بەس دەمەوێت پارتی تێبگەم کو 810,000 نایە کە پیاو دەستە ناو ماڵ پەڕە ڕئیسیەکانی خۆت. ئاوا میدیای سێبەرە کوردستان 20 سارە ڕووداوە بەس دەمەوێت تێبگەم هەمووی استفزاستە، هەمووی ئیهانەتە. ئەو 810,000 دەنگە لە چێە؟ بەس بەم بڵێ بەڕاستی ئەگەر ئەتۆ 810,000 هەبی دەبی چاومان دەربێنن. کورە وەڵا هەر نەمان هەمووی بە نازناو دێ ئەوەمان دەکەن. بڕوان پێ بکە هەمووی بە نازناو دێ ڕەخنە لەمە دەگریت. نما تقریبان بەرەو لە سوسیال میدیا بەرەو ئاوت ڕۆیشتینە. ئەتر هەم ئێمن هەورانە هەر بڵێ بڕۆن کاکە لە فەیسبووکی شت بنووسنەوە بەخوا کەس نما قەلۆش بوون. سوسیال میدیا تقریبان بەرەو ساف بوون دەڕوە. وڵاو کاکە غەریب چای بنی هاوڕێیان
یەک دوشتی سەریع بڵێین دەست پێ بکەین. یەک بەداخەوە ڕۆ یادی ئەتاتورک لە هەولێرە کرایتەوە لە وەختێک دوێنێ و پێرێ بارەگای دەم پارتی قەپات کرا کە قیمەی بێئەخلاقیە. یعنی تێناگەم ئەو پارتی وێچێتیە بە جددیمە. یادی خومێنی ئۆزەم لە قازی محەممەد کراوە، لە مزگەوتی قازی محەممەد کراوە. یادی خومێنی دەکرێتەوە، یادی شۆڕشی بەناو ئێران دەکرێتەوە. بەڵام یادی دیموکراتی کۆمەڵە مەمنوعە لە سلێمانی. کورە بابە ڕێزلێنانی عەبدوڵڵا حەسەنزادەی مەمنوع کرا لە سلێمانی، پاڤ ئەفەندی. لە هەولێر یادی ئەتاتورک دەکرێتەوە، بەڵام هەدەپا دەم پارتیت ئاوت دەکرێت لە بۆ سلێمانی. تخوا یعنی جێشی ترکی نیوەی خاکە دەنووسێت. دەوەرە ئەو جوملەیە تەرجمە بکە لە بۆ کابرایەکی ئەمریکی بەریتانیای سویدی بزانە کو هۆی هات لێ دەکە کە ئەتوو هۆی ها لە گوتارە کلاسیکیەکەی مەسعود بارزانی دەکە. ینی بە جددیمەوە چه ئەخلاقیکە یادی ئەتاتورک دەکەیەوە، یادی ئەوەش برێم بارەگای دەم پارتیش قەپات دەکەی. هاوکات هاوڕێیان نازام ئاگاتان لێ یان نا، یعنی ڕاپەڕینی خەڵکی باکووری کوردستان دژ بە قەیوم واتە لابردنی ئەو سەرۆک شارەوانیانەی کورد لە هەموو باکووری کوردستان ئێستا خۆپیشاندان و ڕاپەڕینە ناڕەزایەتیە کە نازانیانی ئینسان لەو دووری چیان پێ بڵێتن. خۆپیشاندانێک بێ ئەم ئینسان دەتوانێت بچی لەگەڵیان بەشداری بەڕاستی میلەتە شۆڕژێڕن 50 ساڵە نەک لەبەر ئەوی کوردن فەڵەستینی شۆڕژێڕن. برا وەڵڵی جێ لێ دەبی ئەو قوربانی ئەو تێکۆشانەی دەکەن هەر پەنجەی سەرکەوتن دەبەرز دەکەنەوە. هەر ئینسان دەبێت ڕێز بگری لەو شتانە. لەگەڵی باکووری کوردستان 50 ساڵە خەبات دەکات. 50 ساڵ ئەو هەموو قوربانی و تێکۆشانە کەچی تازە یاریگای ئامەدم دی 65,000 کەس هاواری دەکرد بژی کوردستان و سرودیان دەگۆ لە کۆڵانەکان لەناو ئەنقەرەی لەناو ئەستەمبۆڵ. جێگای سەربەرزین ڕۆژئاوا گەورەترین دێوەزمەی داعشی پایتەختی داعشی لە دێرزوور تەخت کرد. تێک و پێکدا باکووریش ئەوە بەرخودان ئەوەیە. بەداخەوە ئاشتەکەش پێدەچی بەرەو لە گۆڕنان دەندرێتەوە. سەری نەگرت ئاوڕێیان دەزانن ئێران دەوری باڵای لەو شتان دەبی ئینسان دەبی بڵێ ئەزانن چەند مانگێک لەمەوبەر ئێران بەخۆی لە بارەگای پەکەکەیدا بوو بە ناوی تورکیا. یعنی ئێران دژی گفتوگۆیە بۆ زانیاریت. من ئەو دێرەش بڵێم ینی بڕوا پێ بکەن. بڕوا لە بارەگایەکی برادرانی قەندیلیدا بوو ئێران بوو بە تورکیا. ئەوە نییە لە تورکیا دەوڵەتێکی فاشیە کە باز لە ئاشتیەکە ناچاریە. ینی ئەو وەزعە دەولی هاتیتە پێش بۆیە دەوڵەت باخچەری بەس قەزم لە گەمەی سیاسیش دێ. گەمەی سیاسیژە چکۆ ئەوان ئێران باش دەزانی ئەگەر ئاشتی بکرێ ڕۆژ ئاوا و باکوور لە تورکیا هێزی پێدەبەخشی هیلالی شیعی تێکەچیش زۆرە. هاوکات یەک سەری ئیدکەش بڵێ ناوڕێیان چەند گۆڕانکاریەک لە ئەوەی ڕوودەدا لە نێو دەستگا ئەمنەکانی پارتی لە هەفتەی داهاتوو هەر لە دوای ئەو هەڵبژاردنە پارتی و پاراستن بەنیازن کۆمەڵێک گۆڕانکاری بکەن بە بزانین لە هەفتەی داهاتوو زانیاری کە چ دێ چ نایە قسەوە و باسی لەسەر دەکەین. هاوڕێیان شتەشکە بە ئەو قەرداری برادەرەکەم با لێرە قەردەکەی بدەمەوە 2 مانگە پێی گوتم لەو وەختی پزیشکیان هاتیە. هاوڕێیان ئەوەی دەیبینن ئەوە ناوی شاکر حوسێنە. شاکر حوسێن ئەندامی مەکتەبی ڕێخستنی پارتی بۆ وەختی خۆی کۆنە کۆمەنیستیش بووە. بارزانی شێروانیە عەقیدیان لیواشە لە پاراستن. 5-6 مانگە مەسئول کردیە مەسئولی نوێنەراتی هەرێم نوێنەری هەرێم لە ئێران لە بەرامبەر عەبدوڵڵا ئاکرەی. نێچیر احترافی پێ ناکە بە ڕێزان. نێچیر احترافی پێ ناکە. ئەوەتە وەختی پزیشکیان هاتیە عەبدوڵڵا ئاکرەی هینایە عەبدوڵڵا ئاکرەی هینایە 5-6 مانگ شە مەسرور ئەوەی دانا ئەو احترافی پێ ناکە و احتراف بە وەیسی ناکە نەیکردە ڕاوێژکار ئەمری ئیداریەکەی و دەرنەچوان ئەوە کاگنێچیر وەڵا لەوەی بە مەوقیفە براکە هەرێ وەڵا قبوڵی نەکردیە. نوێنەری ئێران مەسرور داینایە ئیتر نێچیریشی خۆی هەیە خەرێکە و قڵی خۆی هەیە
ململانەیە و دوێ گەلە خۆشاوڕیان لە کۆنگرەی 12 با ببیریان بینینەوە بڕوا بکەن نوێچی چوو بوو گوت بیا دکتۆر نووری سەرباز سەورامی و سەرچیز ئاغا خان چاوەکەم نەڕۆندەی بە چەقوی لەگە یەکتری بدەین وایانە کاک نێچیش و دیرەوی بە چەقوی لە یەکتری بدەین بڕۆن تاان ئاوتیان کردن لە کۆنگرە لە 2018 کە هاتە سەر حکوم لە حکوومەتی شەمووی ئاوت کردن بزانن نێچێت لە سەرۆکی هەرێمیش ئاوتی کردی کە شایستەی بەڕاستی هەرچی تەزویر کرا نێچیر بوو هەرچی ئەو تەزویر و ئەو وەزعی دروست بوو نێچیر ئیشیتی دەڵاڵی لە بۆیان کە بەس دەڵاڵیەکەی لۆ مایتەوە ڕەنگی لە بۆ قەزەی کوردیشتبی بەس هەمومان لە یادمانە پارتی لە چه ئەزمەیەکدا بوو چەند تەنگا بوو چەند دەترسا تردا ئەو سەردانەی نێچیری ئاڵوگۆڕ کرا ئەو کۆدەتایی بەسەر هەڵبژاردندا کرا کورانگۆ بەسەری کۆمیسیۆن کە بڕۆ سەر ڤیدیۆکەی لە شەرمان هەڵاتن هەڕاست خستیانە سەر شاشەی کاکە ئینسان بە ویژدان برێ نە ئەلی ئەمە ساڵە نە لاهور ئیە و 12,000 دەنگەنینە کاکە جەماوەرشیان هەیە بەجددیان هەر هیچ جواز لە هەمووی بینە یعنی بەجددی ئەوانە حەقی 56,000 دەنجیان هەبوو واڵا بە کەیف خۆیان لۆیان کەم کراوە تەواو ئەز هەموو نێچیرە فەندی بوو هاوڕێیان دوێنێ ئەنجومەنی شێرپەنجەی هەولێر ڕایگەیان کە هەولێر بووتە دووەم ببورن یەکەم شار لە هەر 19 پارێزگاکەی عێراق کە لە هەر 1000 کەسی 128.4 خەڵک توی شێرپەنجە بووە ئەوەی 2023 و ئەمە بەرەو 25 دەڕۆی ئەن مانگەشکرا ینی ئێستا زیاتریش بووە لەکوێ بووە پایتەخت لە هەموو شوێنێک پاکترە باشترە کەچی پایتەختی هەرێم زبڵخانە پیس لەولا پڕی قەحپە بەڵام بارزان قەحپەخانەشی لەبوو مەسعود بارزانی سەبی کرد کەس بۆ ئاوهەوایەکی پاک سازگار لە دەڤەری بارزان لەسەری ڕەشەیە درەخت پاک بەڵام بڕۆ ئەو هەولێرە بزانە یعنی هەمووەوەی لەوێن دەرن بەجددی بەس لە ژیان دەژین ئەنگۆ بەس بەناو هەر یەکەکردن ئەوە ڕۆژی مردنەکەتان هەندە نەمایە ینی بە ڕاشکاوی بڵێن ئەوەی لە بەرامبەر هەولێر دەکرێت کۆمەڵکوژێکی سپیە و ڕۆژ بە ڕۆژ دەبینن لەولا تووشی شێرپەنجەیان دەکەن کۆڵان نییە مناڵی ئاوتیسم کۆڵان نییە یعنی کە لەدایک دەبن کۆڵان نییە کە منداڵی خاوەن پێداویستی تایبەت ئەنی جسمی تەواو نابیتن و تر خەلەلی هەیە دەیان خەلەل و ئەوەی بووە هەمووی ئەو ژەهرەیە کە لە هەولێرەوە ئەوە دەکرێت پارتی دیموکراتی کوردستان کە من ئێستاش پێتان دەڵێم چێ بەرپرسە بەدەلەوەی پارتی لۆ مێت خۆشنا و قایم قامینەکبات کوراعدیادەوەقات تر شەقیان دەکەن ئێستا پێیان دەرم ناوێرن هەوڵیان داوەڵا برا پێیان گوت دانیشە کاکە دانیشە چاوەکەم دانیشە هیچیان پێ نەکرا هیچیان پێ ناکرێ بەڕێزان بڕوا بکە لەو سویدەی من 87 ملیارددار هەیە 87 ملیارددار دوێنێ لە گوگلمدا 87 ملیارددار دەیان زۆردار هەیە سوید هەیتی ئیخۆی نافرۆشی یان لێ ناکاتەوە دەچی دەکڕیتن وەڵڵا ئەگە بڕوان پێ دەکەن 2002 سێ بوو وتم پەرەبۆڵە منشی نەدەکرد دارەکی گەورە لە پشماڵمان بوو تەلەفۆنمان لە کۆمون کرد کاکە وەرن دار ئەوەیە ڕۆژ لە منداڵەکانمان نادەخۆ نارەی پەرەبۆڵ وەڵا گاکە هاتن دوو کەری گچکەیان لێ کردەوە گوتیان ڕۆژ لێرە دێ لە ژووری پەنجەرەتان دەدا کەچی لە کنەمەنیان دارستان تێکە درێ تورکیا دێ لە لۆ دەبا پارتی یەکێتی دێن لۆ دەبەن هەمووی دەکەنا ئارام کورە هەولێر شاری ئاسەریە کرایتە شاری ئەوە گوندی ئەوە وەرە هەمووانەی لە ئەوروپان ئەزانن یۆنان ئیسپانیا مەسەلەن ئیتالیا ڤاتیکان بەشێک لە دەخلیان لە ئاسارە بەشێک لە جوانیەکانیان هەر زێنەتە بچی لێی بگەڕێی کەچی ئیمە هەمووی دەکاتە گوندی و ئاهرام و بەرز دەژێ پێشکەوتیە
ئەوە وێرانکردنە بە قوربان، ئەوە وێرانکردنە. کورە وەڵا کاکە براکەم بێزار بوومەلەوەی پێتان ناخۆش نەبی تەلەفۆنەوە نووسیتی تەرە بڕوا بکە کاکەم 2-3 ساعتم هەیە، ماڵ و منداڵم هەیە، پشوم پێ دەوێ، هەر یەک دێ دەرێت تەلەفۆنم سوپاسان دەکەم ئەو سیقەتە، بەس دەرەقەت نایم کاکە، دەرەقەت نایم. هەرجارە ئەو 5 دقەی یەکەم واز بین چاکچۆنی مار و مندارت کوونە یەکسەر وەرە نامۆزوو دوو لە هەمووی شت شپێران ناگەم براکەم، وەڵاوە دوو برادەر لێرن تەلەفۆن بڕوان پێ بکەن، ینی لەوەم نییە کە لوتم بەرزە کە جواب، بەس کاکە دەرەقەت نایم بە قوربان، خۆ من بە تاقی تەنێمە و هەندە جارەیە بڕوا بکەن برادەر و شتن لێرە هاریکاریم دەکەن و بەشێک لەو پۆستانەی دەکرێت تێکست ئەم لە دەی خۆم بەرپرسم لە ڤیدیۆ بڕوان پێ بکە، ئەوانی تریش تعبیر لە من دەکات چکۆ من تەمەشا دەکەم. بەڵام کاکە مەسەلەی ئابووری ئەوانە یەک دوو برادەری ترن سەرپەرشتی دەکەن، بەزە من بەخۆم بەرپرسم لێ هەر شتێکی کرا و تەمەشا دەکەم. بەهەرحاڵ بینەوە سەر ئەو ژەهرەی هاوڕێیان، ئەو ژەهرەی دەرایتە هەولێر چ کارەساتەکە، پارتی نەیگوت گوندی لوبنانی و قەحپەخانەکان قەپات دەکەین، دەرەقەتی قەحپەخەکان نەهات لە هەولێرێ، خودی مەسعود بارزانی دەرەقەتیان نایە، بەڵام دەرەقەتی بارزان هات سەبی کرد لەبەرەوەی چ عەشیرەتەکەیتی، بەڵام جێی لێ نییە هەولێر هەمووی دەبتە قەحپەخانە، جێی لێ نییە، ئەگە جێی لێبی قەپات دەکات، وشی بارزان سەبی دەکاتن، جێی لێبی ئاوهەوایە چوێکی دەڤەری بارزان لە بۆ خەڵکی هەولێر و دهۆچشدا بین دەکات. بڕۆ لەو هەولێرەی بڕۆ تەحەدای ماڵی بارزانی دەکەم یەکەچیان یەک ڕۆژ بتوانن لەو بەری هەولێرێ لە مامزاوای دابنیشن لە کووران دابنیشن، تەحەدایان دەکەم بە ئەهرامی ئەوەن دەبی ئەو دوو کەڵەی دێ ئەوان خەڵکیان پێ عەبدا، ئەوان خەڵکیان کو مریشی دەوادنی ئاوا سەیری خەڵک دەکەن، ئەگەنا بووە دار و بەردەڵێ ئەو ژەهرە لە هەولێرە خراپە خەتەرە هیچ گیان لێ نییە، لە بەرەزانی چ قازان زیان گرنگترە لە ئینسان. من بەس تێناگەم ئەو 810,000 دەنگە لە چی هاتیە، لە چ بێویژدانی و بێ ئەخلاقێتە هاتیە، بەس دەمێنەوە تێبگەم خەڵکەک ژەهر دەدرێتە منداڵی خاوەن پێداویستە، منداڵی هەموو بۆ ئاوتیزم دەیان نەخۆشیێزە کە دەژنا ئاوتیزم ئەو نەخۆش و سەرەتان ئەوە دیسان دەیان ڕوتێنەوە لە خەستەخانە تایبەتیەکان دا و دەرمان و خۆشی سوێدە لە حیسابی حکومەت بی بەخانی دەبێ بفرۆشی بە بەرەباب دەست بە قەرز و ئەوەی بکەن چیە لەو سەرەتانەکە هەر ئەوانیش سەتان و هەتی تووشی ئەو خەڵکەیەکەن لەبەرەوەی ژینگەی پاچان نییە، سەوزایی نییە. هاوڕێیان پارتی چەند پارچی کردەوە، چەند سەوزایی چاندیە لە پارتی سامی عەبدوڕەحمان زیاتر، بەڵام وەرە بڕۆ دەیان نەخۆشخانە و قوتابخانە و ئەوەی پریڤاتی کردەوە لۆ پارەی تێدایە، بەڵام سەوزایی پارەی دەبی سەرف بکە، ئەوان وەردەگرن نادەن. هاوڕێیان لە ناس هەموو کەس دەزانی کوڕەم مشاغبەکەی مەسعود بارزانی مەسوور بارزانیە، هەموو کەس دەزانی ئیویە کار ئینێچیر و ئەوەیە ئینێچیر و شێخکەدە ناوم لە بیچوو وەڵا ئەمەش زۆر بێتام بووینە شێخ باس ببورن مەعمەل شیشی نێچیر ئیگوێڕی کە ئەوە ئاسنی دەتاوێتەوە ئەڵێن ژەهرەکان لەوەی دی، مەعمەل شیشی مەسرووری لە مامزاوەیە، جەمال مورکە و ئاوارە هەن ئەو دووە پێش 6 پاڵاوگەیان هەیە، عەلی حوسێن هەیتی بەس پێم برێ ئومێد خۆشنەوە کو دەرەقەتی ئەوە دێ بچیتن نێچیر و مەنسوور و مەسروور و جەمال مورکەی قەپات کە بەس بە من بڵێ ئیتکەشەنە من نازانم، بەس ئەو ناوانیان بە من گوتی کو دەرەقەت دی ئەوە کە گوتی قەپات دەکەم بڕواو کە 2 ساعت قەپاتیان کرد. هاوڕێیان ئەوەی کە بڵاو بووە شێرپەند ئەوەی لە خەباتە با وێنەکەتان لۆ بڵاوکەمەوە، وێزگەی هەڵمی شێرپەنجەی خەبات تویژدانتان ئەوە لە 2017 دەست پێ دەکە 7 ساڵە ئەو ژەهرە پیسە لە بۆ خەڵکی خەبات بە پلەیەک هەولێر تێم دەگەی و ئەو خەڵکەی بڵاو دەبتەوە زەوی دەرێ هیچ تەماتە و خیار ئەوانە لێشی نابیت
وەرە دوێ باڵندە ئەوەی لەو منتقەی هەموو بە ئەوە کردیە و ئەوە دەڵێن ئیزاوای ئەردۆغانیە زاوایەکەی ئەردۆغانە ئومێد خۆشناو دەرەقەتی زاوای ئەردۆغانی دێ فەقیرێ یان قایم قام یان شورتا 300 میگاواتی کارەبا بەکار بەرهەم دەهێنرێ هەموو کەچی کوردستان هەتا ئێستاگەش نەبوویتە کارەبای 24 سەعاتی نەبوویتە لە خاچی کوردستان بە زەوی کوردستان بە ئاوی کوردستان بەرهەم دەهێنرێ قازانجەکەی دەبردرێ لە بۆ کوڕەکەی ئەردۆغان کە زاوای ئەردۆغان بورە زاوای ئەردۆغان حەدی نییە ئەوەی لە تورکیا بکە لە باکووری کوردستان بکە لەبەرەوەی لێ قیت دەبنەوە بەس لە کوردستان قەشمەری خانێ بڕۆ بەکەی خۆت ملت مەڕە مانگایە کورە مریشکە لایەن بڕۆ بەکەی خۆت بکە لۆ ئەوە دەڵێن ساڵانە دەبی فلتەرەکەی بگۆڕێ من زۆر وردە کاری زانستەکەی نازانم بەس هەموو ئەوانەی لەوێندن دەرێن گومانێ بێگومان ئەوەی یەکەچی بەرپرسی باڵان بۆیە کەس دەرەقەتیان نایێت مەسعود بارزانیش دەرەقەتی نایەت تازە کە کرایتەوە لە 2007 بڕۆ ڕوودا و بزانە کوور ڕیکلامی لۆ دەکاتن و بدەی باتە ئاسمان بڕۆوە ڕاپۆرتشی ڕوودا و هەیە بزانن کو دەی باتە ئاسمان 7 ساڵە دەرێن فلتەری نەگۆڕایە لەبەرەوەی ساڵانە 9 دەفتەری دەوێت میلەت با بمری بکەی مشکلە لۆ 9 دەفتەری لێ سەرف کرد ژەهر لە هەولێرێ دەباریتن لە کوردستان دەباری لەبەرەوەی ئینسانیان لاگرنگ نییە کورە نەک خەڵکی ناڕازی خەڵکی پارتیش ژەهرە دێ لە بۆ چێ پارتیەکانیش دێ مناڵی پارتیەکانی شەروەی لێ دێتن بەڕێزان منداڵی پارتیەکانیش هەمان شتەوەی لێ دێتن ئایان ئەوە لا ناسا خواوەرە دووکەڵی هەولێرێ ئەوەی مەنسووڕیە مەسعودیش نایوێرتێ باشە بڕوان پێ بکە قازانجی خەیاڵی دەکەن ملت با بمری مریشکە مریشی مەسڵحە هەیە گەورە خەڵکی ڕۆحی نایە ئەوە لە مریشی بکە کوردەواری مەش بەس ئازای سەگە لی بدا و بیگری بیکوژی ئەوە ژەهرت دەداتێ ئەوە ژەهرت دەداتێ ئەوە منداڵت هەندیکاپ دەکا ئەوە منداڵت ئاوتیسم دەکا ئەوە پارەت پێنالی لە خەستەخانەی هاوڕێیان بابەتی تر کێشەکەتە ناو دوو ئەملاقی دوو دەسەڕاستی نزیکی مەسرور بارزانی ئەوانیش گوتەبێژی حکوومەت پێشەوە هەورامی و هێمن لەهۆنیە کە دوو هاوڕێی هەرە نزیک بوون تاوان ئەو دووە لەگەر هەوراز گوڵپی هەر سێکیان تیمەکن لە ڕووداویش بوون هەر یەک تیم بوون هەڵەبجە یەکانیان ئەو تای کەسی نزیکی یەکن یەک تیم بوون ئێستا سڕاعەکە گەلک تۆخە لە نێوان پێشەوە هەورامی گوتەبێژی حکوومەت و هێمن لەهۆنی پێشنیازی کردبوو لە مەسرووری کەبی کاتە گوتەبێژە بەرەوەی ئەو قورم ساغا وەختی خۆی بێژەر بوو باڵی نێچیری کردیانە پەرلەمانتار لە دوای پەرلەمانتاری کە کردیانە گوتەبێژ ڕاست گێڕی گۆڕی کردی ئایدی مەسرووری هێمن لەهۆنیش پێشنیازی کرد کە ببتە گوتەبێژی حکوومەت مەسروور قبولی کرد لەبەرەوەی هێمن لەهۆنی زۆر مەقبولە لای مەسروور ئەزانن دەیان مەکتەب سیاسی پارتی ناگەنەکردنی هێمن لەهۆنی دەتوانێت ڕۆژانە لۆی بکە ئەو ئیمتیازاتانەی لە ئەو هێمن لەهۆنیە هەیە هیچ مەکتەب سیاسی سەکردایەتێکی پارتی نیتی ئەو ئێحتیمامەی مەسروور بەو دەدا لۆ لەبەرەوەی ئاوا دەکەویتە ژیانی ئێمە دەشتی شکلی لۆ دەگا ئیتر پێشەوە هەورامیش ئێستا لە شوێنان ئەڵێ ئەوە پارتی نییە و ئابڕۆی پارتیشی بردیە و ئیتر شەڕیان گەرمە لە میدیاکانی پاراستنی شەندەک میدیای سێبەر چکارێکە و میدیا خۆی هەیە دەستیان بە هەڵمەت کردێ کە پێشەوە هەورامی دەگۆڕن کە پێشەوە هەورامی دەگۆڕن لە کاتێکدا گوتەبێژە ئیتر نازانم ئەوە شەڕە دەستی پێکردێ لە نێوان ئەو دوو هەورام ئەو دوو تیمە هیوادارین هەوراز گوڵپیش بگرتەوە بەخوا بێتامی هەوراز بەس وەڵڵی سەیری خۆت کە زارەکەی تر ناوتم لەبیر چوو هەوراز گوڵپی لە ڕوودا بووی بە هەموو حاڵەتێک خەڵک شای دەکردی کورە بەس بڕۆن سەیری خۆتان بکەن کاتێک بەرنامەک دەکەی سەری کۆمنت کە هیچ خەڵکێک جوێنتان پێدەدا لەناو ماڵی خۆتان یعنی وەچی مەژنی کاکە داریوە پارتی تەعلیمات دەرەکە دەرێ بڕۆن مەسەلەن کاکە ئەو بەلێ شاو دوو کەس نابینی لە 500 کەسی دوو کەس نابینی دیفاعتانێ بکەت خوا چ بێژەرەک و چ ڕۆژنامە نووسەکە خەڵک هەموو تفوناگەت بکات کورە شەرم لە خۆت بکە
هاوڕێیان یەک دوو شتێکە سەریع بڵێم ڕێی پارتی لەسەر کوتلەی وەزاری هەموویان ئەوەیە کە ئەو ستافە قەدیمەی پارتی هیچ نەگەڕێتەوە ئێستا ئەو نوێترین شتە تا هەموو شت گۆڕانکاری بەسەدێ ڕێی مەکتەب سیاسی و کۆبنەوەی مەکتەب سیاسی ئەوانە لەو ماوانە کرایە ئەوەیە کە نابی ستافی کۆن هیچ بگەڕێت ئیترە من نازانم مەسرور پێشتریش حسابی لەو حزب نەدەکرد ئایا سەدەیکایان نا بەس ڕێی وایە هیچ نەگەڕێنەوە دەموچاوی نوێ بکرێتن و مەکتەبی بۆ ڕێکخستنی پارتی زۆر بەدادەدادن لەدەست ڕێباز حەملان و عەبدوڵڵا چێخوا موبارەک و هەمەی حاجی ئەوانە نییە کە ئەوانە ئیبراز کران زۆر پلەی باڵیان درای ئاخر کاکەوە لە بواری تەندروستی ئەو محەممەد حاجی و لە بواری ئابووری ڕێباز حەملان هینا بێ ڕێزی قوبات تاڵەبانی ئەوانە کاکە دەڵێن ئەمە ئەو هەموو قوربانی ئەماندا ئەو گەندەڵ و سکس بازانە چییە بە تایبەتی ڕێباز حەملان کاکە دنیاک سکاندەڵی سکسی هەیە بەڕوا بکە کچێ هەرەوە پێی گوتی یەکسەر دە پێی نایتە خوارێ کابراایکی ساقیت ئەوانە نەدی بدین بە جددیمە تۆ وەرە جێگیری سەرۆک وەزیران بی وا بکەن دەرپێت پێ بین نەخوارێ فلیمت لێ بگیرێ ئەنی بە جددیمە بیرتانە دانیز بایکال لە تورکیاوەی کرد استقالەیدا پارتی مەسرور بارزانی باش دەزان فەزاعەتی ئەخلاقی هەیە گەندەڵە کابراایکی سووکە تەعان مەسرور گوتیتە کوتلەی وەزاری عێراق پارتی بڕۆن لە بۆم لە بەغدای دانن ئاو چیکەن بیبەنەوێندە بڕوا بکەن تەقدیم کرایە سوودانی ڕەفزی کردی چ قبوڵمان نییە عەرەبیش نازانی قبوڵ نییە ئەی هاوار جێگری مەسرورە لەوێ بەوە چیل وەزیر قبوڵیان نەکردی ڕێباس هێشتا فەزاعەتی ئەخلاقیش نازانن وەرە ئەتوو لەکن هەرێم جێگری سەرۆک وەزیران بی لە بواری ئابووری لەوێ بەوە چیل وەزیر قبول نەکەن ئیتر نازان مەسرور گوت بی بەس لە کۆرم بتەوە مشکلەک نییە من باوە سوودانی چارشەمێ دێ پێی دەڵێ مقناعی دەکەم بەس لە کۆڵم ببتەوە هاوڕێیان مەسعود عەیدەری دوایین شت مەسعود عەیدەری تەواو ئەو زانیاریانەی ئێستا هەیە تەواو ئاوت بوو فەزاعەتی زۆرە کوتلەی وەزاری خۆیان ئەوە زۆر لێ بێزارن بیرتان ئەمە وەخت خۆی یەکەم کەس بوون دەیان لەو خەبەرانە ئارتی بانک ئەوە دڵشادی سوف نامەوێ بڵێمەوەندا هەمووی ئەمە بوون یەکەم کەس بوون کاک مەسعودەرە وەڵا ئەوەش ئەمە یەکەم بوون تەوان مدیر مەکتەبەکەی گیرا و ئێستا پارتی دەیەوێت لە کۆڵە خۆی کاتەوە لە بەغدا بیهینتەوە دەزان لە چێدا بنێن دەیکەنە پاراستن لە پاراستن لەسەر ئیش دەسە گەرمیان بکە تا ئەم پاراستن من ئەوڕۆ بە برادێکم گوت ئەنی بەجددی دەستگای هەواڵگیری لە هەموو وڵاتێک ئەمنی قەومیە ئەو وڵاتەی بەڕێوە دەبا ئەنی پشت پەردە لێ ناگەڕێ جەریمە بکری کورە ئەوان هەموو فەساد و بێئەخلاقانە چن دەبەنە پاراستن تخۆ مەسعود عەیدەری یەک لە گۆڕان هەر فاسد و بێڕەوش دەرچوو بێڕەوش شێر ئەوە نییە مەسەلەی ئەخلاقی سیاسی خائین بووی لە ناو پارتی هەر دزی و گەندەڵی و ئابڕووی کورد و ئابڕووی پارتی شت برد ئێستا دەی بەنە پاراستن کورە کاکە دەبی پاراستن دەستگایەکی زۆر گرنگ بی لەبەر ئەوەی ئەمنیەتی هەموو وڵاتی لەدەستە پاکترین کەس زیرەکترین کەس نیشتیمان پەروەرترین خەڵک بستە دەستگای زانیاری و پاراستن ئێمە بڕۆ چەی گەندەڵە چەی مافیایە چەی ئەوەیە ساقیتە بڕۆ لە پاراستن دەوام کەم لەگەڵ ڕێزم هالەوە بەشەک لە پاراستن و زانیاریەکان ئەنیم بەڕاستیمە دوور لە مجامەلا دوور لە هیچ ئەوەیەک بەشەشیان مرۆڤی جوانن ها ئەنگۆ لەگەر ئێگەرتیان مامەڵە نەکردیە هەر سەی بەس لە نمونانە کاک ئەوە سەی دەکرا خۆمەدیری ئاسایشی ئیبراهیم خەلیل بوو چ دەنگەشی جوان بوو دەیانی وایان تێدایە قەت وەمە بنها یعنی من بە خۆم ئەوم لە دڵەوێ مامەڵە لەگەر هەندێکیان دەکەم مرۆڤی باشن تێ ئاڵاینە و ئیرای ئاخیری ناشتوان ها دەربچن دەیانکوژن ئەسەتی وەرە ئێستا پڕی لەونەوە ئانیان کردیە هاوڕێیانەوەت کۆمەڵێک لەو سەرنج و شتانە بوو من دەرم بڕی سوپاسان دەکەم لەو کاتێ لەگەڵ منتان سرف کرد پێم نەدەکرد لەو دوسێ ڕۆژەی هەمووی بە یەکجاری باز برم بە پارچەر پچر باز بکەم بۆیە هەموو بە یەکجاری باز کرد ئەو زانیاریانەی ئێستاە کابینەی دەش ئەوەی تا ئێستا وەزعەکە زۆر خراپە پێ ناچی واز و پێوی کەسیش نازانی سوودانی گوایە دێتم ئەو شەرتانە یەکێتیەکی ئەوەی پارتی و ئەکتر ئەوەی نەوەی نوێشکە خۆی فرێدە یەکەم جارە با بزانین
يعني تنازان تساهل دكايا عنا بس خوي فريدا كديتنا حكومات أو سيارة شي جورة دروز دكا بس بيناتي تن يعني قرز دبيدو مسرور بارزاني أجر سرو ببتكا سرو شكابين يعني هاوش الشكيان وادانا هردولا محتاج يكبن ببيكتر نتوان تكميلي بكان و پێش ناچی ئەو شەرتانەی یەکێتی تا ئێستا داوا دەکە لەگەر ئەو شەرتانەی پارتی زۆر دوورا کابینە دروستبی با برزانانی چۆن دەبی شەو شاد سپاس بە ئەو کاتە لەگەڵ منتان بدەسەر